و خۆشمان لە کەرکووک پێویستە ئەوە یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی لە کەلی شێتان بێتە خوارەوە بۆچی لە کەلی شێتان بێتە خوارەوە یەکێتی لە کەرکووک هێزی یەکمە هیچ کەس نادوان مناقەشەوە بکە بە عەرەب و تورکمان بە قەدرێکێتی دنیان هێناوە محافظی یەکێتی حەقی شەرعی خۆیەتی محافظی کەرکووک یەکێتی بێ بەس بۆی مادەم یەکێتی ئەوەندە لە خەمی کورداییش تەنازول ناکە بۆن لە تەنازول بە پارێزگار لە یەکێتی نەوێ مادەم ئەگەر نایەتەوە بۆ ناو کەرکووک ناتۆتە بۆ کەرکووک پارێزەرێکی چی بودام نەم ناتۆتە بۆ کەرکووک لە هەموو شارەکان هەیە لە بەغا هەیە لە مووسڵ هەیە بێلایەنیان هەیە بۆ نمونە بەرپرسی بێن ڕێکەون لەسەر یەکێتی من ناڵێم بێن ڕێکەون لەسەر یەکێتی مەسلحەتی کورد لەوە تا ڕێکەون محافظێک دانن ئیتر چۆن دانێ خۆ من ناڵێم هەرە بێ بەڵام ئەبێ واقعی بی یەکێتی هێزی یەکەمە لە کەرکووک و 6 کورسی هەیە حەقی خۆیەتی داوای محافظی کەرکووک بکە ئەما بێ پارتی بیزانێ و خۆلادان لەوە خۆگەلکردنە بەڕاستی تۆ هیچت نییە لە محافظەش داوام ناکەی لە انتخاباتی پەرلەمانی شێک مەقعدت نییە ئەو 6 کورسی هێناوە بڕێ یەکێتی نابێ محافظ یەکێتی بێت بە چه حەقێکیانێ کاکە بچن باسی بکەن ئێمە لە بەغا باسمان کردووە کە نەک هەر لە کەرکووک ئەوە تەفاسیل دەمێ لە مەنەلی مەقڕی پارتیش لە مەنەلی ناوچەی پارتی عەسایبی تایە مەقڕی کۆمیتەی یەکێتی بەدری تایە ئەوە نەبێت باسمان کرد لە مەندەلی لە جەولا سعدیش کەس مەقڕی نییە لە قەرەتەپە مەقڕی نییە بڕۆ هەتاکو زنجان تێگەشی مەقڕی کوای لەکوێ مەقڕی هەیە ئەما کێشەیەکی گەورەیە بێ بچین لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق کێ سەبەبە کە مەقڕی نەبێ فەرموم لەگەڵتان بۆ مەقڕی نەبێ ئەم حیزبانە مەمنوعن مجاز نین بە شکلی لە پرۆسەی سیاسی عێراق لە پەرلەمانی عێراق بە هەردوو حیزب بۆ 50 کورسیان نییە بۆیە ئەمانە بۆیە ئەڵێن بچن باسی بکەن چارەسەری بکەن با مەقڕەکان بێت چارەسەری لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق علاقاتیان نییە کە ڕێگە ڕئیس وزرا دانشن لەگەڵ لایەنەکان دانشن پێیان بڵێن بە چه حەقێک مەقڕەکانی ئێمە لە مەندەلی و هەتاکو سنجار خەڵکی تریتیان بێت تۆ نابی هەلێرەوە قسە بکەیت تۆ ئیشەکەت لە بەغا لەگەڵ بەغا قسە بکەیت ئەوان مەسئول لە حەجی شعبی مەسئول لە جێشی عێراقی مەسئولی لە ئەمنیەتی ئەو مەنتەقە ئێمە حزبی مجازین حەقی خۆمان هەموو لایەنە سیاسیەکان لەوە مەقڕمانە بێت